یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ڕۆژی جلوبەرجی نەتەوەیی و کوردیان بەرزڕاگرت و بە چەند مەراسیمێک ئەو یادەیان کردەوە. لە مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووان بە جلوبەرجی کوردی ئەو یادەیان بەرزڕاگرت. لە وتەیەکیشدا لێ پرسراوی مەڵبەند ڕایگەیاند. من داواتان لێکم ئێوە هەوڵ بدەن تەشجیعی ماڵەوەی خۆشتان بکەن لەم بۆنانە بەشداری بکەن و ئینشاءڵڵا لە بۆنەی نەورۆزیشا هەوڵە دەین هەمومان بە شێوەیەکی زۆر بەباشی بەشداری بکەین. یادی ئەنفالمان لە بەردەما، یادی ڕزگاری کەرکووکمان لە بەردەما، یادی هەڵەبجەمان لە بەردەما. هەموو ئەو بۆنانە هەوڵ بدەین ئێمەش وەکو نەتەوەیەک خۆمان پیشان بدەین، بڵین ئەوە ئێمەشین، ئەوە ئێمە ژیادی بۆنەکانی خۆمانەکەینەوە. لە بۆردی پێکهاتەکانیش بە ئامادەبوونی مامۆستا حەسیبە عەبدوڵڵا هەمووان با جلوبەرجی نەتەوەیی خۆیان بەشدار بوون لەم ڕۆژە. لە وتەیەکدا لێپرسراوی بۆردەکە ڕایگەیاند کۆکردنەوەی سەرجەم پێکهاتەکان لێرە لە سایەی سیاسەتی حەکیمانەی سەرۆک مام جەلالە. لای ئێمە ناوەکەی جیاوازە، تەنها جلی کوردی نیە. ئێمە مافی ئەوەمان هەیە وەکو پێکاتەکان هەر کەسە و جلی نەتەوەی خۆی لەبەرکا، وەکو ئەی بینن براین تورکمان جلی تورکمانیان لەبەر کردووە، عەرەب جلی عەرەبی لەبەر کردووەوە، بە هەمان ڕۆحیەت بەیەکەوە وەکو یەک ستاف کارەکەین. دوێنێش یادی یاخود ئەتوام لەم ڕۆژی جیهانی ژنان بوو. بەو بۆنێشەوە ئێمە کۆمەڵی خانممان لەگەڵە لێرە زۆر دڵسۆزانە، زۆر بوێرانە کارەکانیان ڕائەپەڕێنن. حەزمان کرد یاخود بە پێویستمان زانی ئاوڕێکیان لێ بدەینەوە، یاخود کەمێک دڵیان خۆشکەین ئەگەر بە دیارەیەکی ڕەمزیش بێ. هاوکات لە بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کەرکووک یادی ڕۆژی جیهانی پۆشاکی نەتەوەیی و کوردی کرایەوە و ئەو یادا بەرز ڕاگیرە. جیاواز لە بیر و بۆچوونی حیزبایەتی، جیاواز لە بیر و بۆچوونی هەر فەرسەفێک، ئەمە کارێکی نەتەوایەتی، کولتورێکی نەتەوایەتی، پارێزگاریکردن لێی پارێزگاریکردن لە شەرەفی نەتەوایەتی، کەرامەتی نەتەوایەتی بوونی خاکەکەمانە. و یەکێک لەو شتانەی کە نەتەوەی کوردی پێ ناچێتە بوونی جلەکەیەتی. بۆیە داواکارم لە هەموو گەنجانی داهاتوو ئەم جلە جوانە، ئەم کەلتورە جوانە پارێزگاری پێ بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خەباتی لە پێناو ڕزگاری گەلی کورد و یەکسانی نێوان پێکهاتەکان لە کەرکووک کردووە، هەمووانیشی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە، ئەوەش لە سایەی سیاسەتی سەرۆک مام جەلالە. بۆیە لەم ڕۆژەدا هەمووان بە جلوبەرجی نەتەوەیی خۆیان ئەم یادەیان کردەوە. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک.